هەفتەی داهاتوو شاندی هەرێم بۆ ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ عێراق جارێکی دیکە دەچنەوە بەغداد. ئەنجومەنی وەزیرانی هەرێم لا کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممە تاوتوێ گفتوگۆکانی بەغدا و هەولێری کرد. لا ڕاگەیەندراوێکیشدا حکوومەتی هەرێم خۆشحاڵی خۆی بۆ بەرەو پێشچوونی گفتوگۆکان دەربڕی. سەرەتای ئەم هەفتەیە وەفدێکی هەرێم بۆ پرسی نەوت و دارایی سەردانی بەغدایان کرد. وا بڕیاریشە یەکشەممەی داهاتوو جارێکی دیکە وەفدەکە بۆ ڕێکەوتنی کۆتایی بچێتەوە بەغداد. لە ئێستادا بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد چەند سیناریۆیەک باس دەکرێت. لەوانە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت یاخود داهاتەکەی و یانیش بەغدا بڕی 250,000 بەرمیل نەوت لە بودجەی هەرێم ببڕێت. بەپێی زانیاریەکان بەهۆی بەردەوامی خۆپشاندانەکان و ئەنجام نەدانی ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ هەرێم، حکوومەتی عێراق ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 بۆ پەرلەمانی عێراق دواخستووە. بەپێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کۆتایی مانگی دەی هەموو ساڵێک دەبێت پرۆژە یاسای بودجە بگاتە پەرلەمان، بەڵام لەم ساڵدا مانگێکە دواکەوتووە. بە بڕوای شارەزایانی بواری ئابووری حکوومەتی هەرێم جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەمدا نییە و لە ئەگەری ڕێگنەکەوتنی هەرێمیش لەگەڵ بەغدا هەرێم تووشی قەیرانی دارایی دەبێتەوە. حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی موچەی مانگانەی موچە خۆران کە 881 ملیارد دینارە چەند سەرچاوەیەکی داهاتی هەیە. لەوانە 454 ملیارد دینارەکەی بەغدا کە لە 154 موچەی فەرمانبەران پێک دەهێنێت، 370 ملیارد دیناری داهاتی نەوت، نزیکەی 150 ملیارد دیناری داهاتی ناوخۆ و 30 ملیارد دیناری هاوکاری ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە. دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا لەبارەی پرسی نەوتەوە لە کاتێکدایە لە یاسای بودجەی 2019 پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق توانیان پرسی نەوت و موچە لە یەکتری جیا بکەنەوە بەبێ ئەوەی هەرێم 1 بەرمیل نەوت تەسلیم بکات. بەغداد مانگانە 453 ملیارد دینار دەنێرێت. تاوەکو ئێستا موچەی 11 مانگی ئەم ساڵی ناردووە کە دەکاتە 4 تریلیۆن و 983 ملیارد دینار. بەڵام بۆ ساڵی داهاتوو ئاماژەکان بۆ ئەوە دەچن عێراق بەپێ ڕادەستکردنی نەوت موچەی فەرمانبەرانی هەرێم نەنێرێت.